مامۆستایەک لە قوتابخانەدا بەدەست قەیرانی داراییەوە بناڵێنێت پرۆسەی پەروەردە و فێرکردن لەو قوتابخانەیەدا دەکەوێتە مەترسیەوە. هەروەها پێشی وایە کە مامۆستایان لە پیشەکانیاندا لە حکوومەت دڵسۆزترن و هاوکات داواش دەکات کە ڕێز لە پیشەی مامۆستا بگیرێت. چونکە کەم و کوڕیمان هەیە کەم و کوڕەکان بە هەنوو چارەسەر دەکەین مەسەن کامێرامان نییە حەوتەکەمان بچووکە پێدایکی بە چارەسەرکردن و ئەمانەیە ئەمە یەکێکە لەو شتانەی کە بۆ بەگرێت بۆ مەکتەبەکەمان. من ناوم ڕزگار محەممەد نەجیب یاریدە دەرم لە خوێندنگای سالمی بنەڕەتی و لەگەڵ دامەزاندی ئەم مەکتەبەیە من لێرە دەست بەکار بووم. سەبارەت بە باروگزەرانی خۆم لەوانەیە من جیاواز بم لە هەندێک مامۆستا لە ڕووی داراییەوە تا ئاسێک من مام ناوەند بێ باری ئابووریم، بەڵام مامۆستاکانی هاوپیشەم باری ئابووریان باش نەبێت بە تەکید وەکو ئەو جەستەی لێرە لایەشی زن و لایەشی نەخۆشە. کەساتیشی تیژ خۆم بناسێنم بۆ بەڕێستان ئەگەر نەمناسم من خۆم یەکێکم لە داکۆشی کارەکانی ساڵی 91 بۆ خەباتی مەدەنی و یەکێکم لە مانگرەکانی ساڵی 91 و ئەم حاڵەتی کە ئێستا ئەیبینم لە کوردستان زۆر دڵ پێی خۆشم لەبەر ئەوەی ئەو پەیامەی کە گەیانمان کاتی خۆی گەیشتۆتە مەبەستی خۆی. براکەم دوکانی هەیە، دوکانی تێگرتنی تاقمی هەیە. چەنەها مامۆستا هاتوو بەدەمی پێوتم دێتی وەڵڵای ئەگەر شاگردی ئەوێ من مانەعەم نییە بە پارێکی زۆرگرم چونکە ئەو پارەی کە من ئێستا ئەم ڕوعەموچەی کە من ئێستا وەردێگرم بەشێکی ژیانی ڕۆژانەمان تەواو ناکە. جا باشە مامۆستای بگاتە ئەو ئاستە لە ئاستی شکۆی مامۆستا دابەزێنرێ. خۆ مناڵم کەسابەت عیبە نیە، بەڵام هەموو پیشێک حرمەتی خۆی و تەقدیری خۆی هەیە وایە نە. من مامۆستا سلمانی کە لە حکومەت دڵسۆزترە بە حکمی ئەوەی ئەم مەوزوعی بایکۆتی معەلەق کردووە جارێ دەستی لێڵ نەگرتووە بە هەڵپەسێرایی هێشتێتەوە، بەڵام مامۆستا سلمانی زۆر لە حکومەت پەرۆشترە نەک بۆ چینەکان تریش بەڵکو بۆ چینی خوێندکاریش بۆ توێژی خوێندکاریش کە ئەمڕۆ سێمان کرد ئەگەر ئەم حاڵەتە ئەوە بەردەوام بێ زەرەر لەوانین. بۆیە مامۆستا پەنای بردوێتەوە بۆی بچێتەوە بەر مەکتەب ئەژینا لەبەرەوە نێ دەست بەرداری داوا و خواستەکانی بوو بێت. بەڵام من ئەوە ناڵم ئەم داوامکردنی خولی دووەم یان وەزی دووەم عەفوو بەم شێوە ناڕابڕێەوە من بە سەرکەوتووی نازانم وەکو وای ئەمە خۆڵەکەی نەچاوی خۆمان و تەلەبە و کۆمەڵگاکەشەوە. لەسەر ئەم مەسەلەی خزمەتە حەزەکەم یەک شت بڵێم. من بەس خەمی ئەومە کە تەقاعود بم ئاوانە لەگەڵ تەقاعودەکانی ئێستا نەچمە ڕیزی پاڵەپەستەوە حرمەت لە پیشەکەمان بگیرێت.